ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئەوڕۆ کۆمیدیاشکەتان کۆمیدیا و تراجیدی بەرپرسانی پارتیوکی تدان بۆ باز دەکەم بە جوڵانەوەینەوەی نوێش هاوڕێیان بڕیارمدا یعنی هیچ تر ئەزمموی گۆڕان دووبارە ناکەین و ئەزمموی شاخ هەڵا حزبانە لە شاخن لە قۆناغی ئۆپۆسیۆن بەس دەبی ڕخنە لە دەسەڵات بکرین ئەوی هەڵا هاتە پێش دەبی قسە بکەین بارحاڵ تو تەسەور دەکەن شانازی برای محەممەدی لە ساڵی 2000 ڕۆژمایە 25 چەند ساڵێک لەمەوبەر بۆ بەڵام یعنی 2025 لەگە پاڤلی بینی خراپ بووە بەر لە هەشتە مەغریب نوشتەی کردیە بۆ ئەوی پاڤل دڵی لەگەر ئاش بتەوە تو تەسەور دەکەن شێخ جەعفەر و کچەند مەکتەب سیاسی کاسە کرد هەتێکی چیتی چینە لە ئەو شێخ لوقمانەی کە لاقی دەڵێن ئەو یەکێک لەو کەسانە لاقی سەگ و پشیرە بە زندتی دەبڕنەوە ئەو پێویشتانانە بۆ ئەوەی دوعا و نوشتەی پێ بکەن وەفدی یەکێتی چۆ بزانین ئایندە یەکێتی بەرەو چێ دەڕوە حزبی سۆسیال دیموکرات وەرە بچی لای شێخ نوشتە بکە ئایندەتان بەرەو چێ دەڕوە تۆ تەسەوڕ دەکەی شاسوار عەبدولواحید لای دوو فالگرە یان شێخە نازانم چووە نوشتەیە ئەوەی لە بۆ بکەن بۆ ئەوەی گوتارەکانی کاریگەری لەسەر کۆمەلگا هەبیت سەرۆکی جوڵانەوەی گەنجان کە گەنج بەرەو چدا هێنانەکداڕە کورە لە هەمووی کۆمیدیاتر حاکم قادر و مەلا بەختیار بەس ئەوە حاکم قادر فڕی دەبرێ سەقافەتی نییە و ئاساییش بۆیە ئەو مەلا بەختیارە لە بەوانە قسە لە چەپە هینی کەمپیاری لە جیفانی بووە هەردووچیان بۆ ئەوەی چاوعیزی و کاری بەدڕەوشتی زیاتر بکەن بە 50 وەرەقەی زیاتریان کردیە بڕوان پێ بکەن هەردووچیان بۆ ئەوەی کاری بەدڕەوشتی زیاتری کورە مەلا شەرم نەخۆت بکە چاپ بەتەمای حرەکەی چاپیش دروستکە وەڵی مەلا ئەوەندە شتی قێزەوەنە تێ ئەوەندە تێ لەسەرت بەعس بکەم هێشتان کەم نابی تو تەسەوڕ کە کابراایەک لاف و گەزافیەوە بچی هینی کەمپیاری بکڕی لەوانە قێزەوەتر لەوە کۆمیدیاتر مەلا مستەفا مەسعود بارزانی مەسرور وە کوڕەکانی کەشی جارجار کە دەست نەدەری گول لە نەبڕێک لە جیفانیان دادەنێن شتەکە لێرێ خواردە لە مەلا مستەفاوە مایتەوە مەسعود بە ویراست لە بۆوی بوو لە هەموو برایەکانی دەڵێن کاتێک کە پاوس وەرەگریان لە ماڵ دەبێ مەسرور دەچی لێ قەر دەکاتن ئەی هاوار ساڵی 2025 وا دنیا یعنی بەرەو چ پێشکەوتنێکی گەورە دەڕوا تۆ وەرە ئەو عەقڵیەتە هەیە بۆیە کاکە بڕۆ شێخ لوقمان و مەلا عەلی کەڵەک و نازانم مەلا دارەت و سڕەی ژنجیرە باشە ئەو بێ عەقڵیە لەو ئەوڕۆپایە پێشکەوتوێی نییە لە ئەو هینی کەمپیارە لە ئەوڕۆپای تا کاریگەری نیە هەر بۆ زانیاریتە کەمپیار ئێستا کەمپیاری مێ بە بڕیار لە ئەوڕۆپا و لە ئەو شوێنانەی کە هەیە کەمپیارە لە وڵاتان نازم ئەفریقا کە دەمرێ دەیسوستێنن بۆ ئەوی ئەو تجارەتە بربەریەی پێ نەکرێتن بەس دەیان کوژن بۆ ئەوی ئەو تجارەتە بکرێت بۆیە ئەوان کەختێک دەمرن دەیان سوستێنن بۆ ئەوی ئەو تجارەتە قێزەوەنەی پێ نەکری کورەوەرە دنیا گەیشتە چی ئەوەی مەشق خەریکی هینی کەمپیار دەبن و لەولایە ئەوە چی لێرە خۆیان دادەنێن لە کاتێکدا مەسعود بارزانی یان مەسرور باز کە دەستە دەرێ دەبینن 100 سیارە لە دووە 200 کەس لە ڕێگاکان ڕادەوەستن سەدان پاسەوانیشان دکنا ئەو سیارانە شوختی خۆی بڵاو کراوە مندام بە کوردستان پۆست ئەو سیارانش کە ئەوە دەکەن گول لە نەبڕە بە ئارپیجیش نابەرتری ئەوزا گول لە نەبڕە شێری خۆی دەدا ئەی هاوار مەسعود بارزانی ساڵی 2025 کورە شاناز کورە شێخ جەعفەر کورە سۆسیال دیموکرات کورە مەلا بەختیاری چەپ کورە بابایی بکەن شەرم بکەن بە جددی بە 2000 باشە لەو ئەوڕۆپایی ئەو دیاردانە نییە و خەڵک های لایە دەژی و هەرچی بشێوێ باشە ئەوە تەخەلوفە ئاخر بە جددی ژنی کورتکە بە مەلایەک مەلا گرتساڵیەکان ئاوا لنجیان پێبەرز دەکەنەوە دەرێ شەرعوەی گوت تەواو شەرعوەی گوت ژن کە دەستە لای ئەو شێخ و مەلایانە کە ئاوا سڕە دەژیرێ لۆ ژن لێرە وە ناکاتن دەبەر ئەوی هیچ مەلا و شێخێک ناتوانانی تۆ وەرە قیادەکەت ئەو عەقڵی بیت بۆیە گلەی چ لە ژنەشی تەخەلوف دەکەی کە بە ئایەتێک دەڵێ ئەو شەرع ڕێی پێدایت لنجی لۆ قوز دەکاتن
ئیتر هەموو شتێکی لەگە بکرێتن هەر بۆ زانیا قسەی کۆتایی هەموو شێخ و مەلایانە پاراستن و زانیاری هەفتانە راپۆرتیان لێ وەردەگرن زۆربیان تەجەسوسن وی دەکەن ئاگاتان لە زانیاریەکانی خۆتان بی لەسەرین ئەمن ئەوەتان پێ دەڵێن بەڵگە زانیاریەها دڵنیا بن لەوەی هەموو شێخ و مەلاکان بە ئەوکەی پاراستن و زانیاری ئەو کارانە دەکەن شەرعیەتیان پێ دەدرێت تاوەکو زانیاری ناو کۆمەلگا کۆکەنەوە معلومات لەسەر خەڵکەنەوە چۆن لەش فرۆش ئەوە شێخ و مەلاکانیشەوە دەکەن بە نەفرەت بن